خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان. ئابووری بەهێز یەکێکە لە پایەکانی بە دەوڵەت بوون، بەڵام لە ئێستادا ئابووری هەرێمی کوردستان لە بەردەم بارودۆخێکی زۆر کارەساتباردایە. بۆی کۆنتڕۆڵکردنی سەرچاوەکانی داهات لەلایەن حیزب و گەندەڵی لە سەرچاوەکانی داهاتدا ئابووری هەرێم و ژیانی خەڵک لە دۆخێکی کارەساتباردایە. بە میوانداری بەڕێز عەلی حەمەد ساڵح جێگیری سەرۆکی لیژنەی دارایی لە پەرلەمانی کوردستان تاوتوێی ئەم پرسە دەکەین. لە سەرەتادا راپۆرتێک دەبین، دواتر لەگەڵ میوانەکەمان درێژە بەم پرسە دەدەین. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان، کاگالی بەخێر بێ، زۆر سوپاس بۆ ئامادەبوونتان. ئەگەر سەرەتا بەر لەوەی بچینە سەر مەسەلەی ئابووری و ڕیفراندۆم، حەز دەکەم ڕای بەڕێز سەبارەت بە مەسەلەی دیاریکردنی ڕۆژی 25 ئەیلوول بۆ مەسەلەی ئەنجامدانی ڕاپرسی لە هەرێمی کوردستان بزانم ڕای بەڕێزتان لەسەر ئەو مەسەلەیە چی؟ بەنای خوای گەورە سوپاسانەکەم. دیارە ئێمە طبعاً بۆچوون لەسەر ئەساسی معلومات بنیاتەنین، بۆیە بۆ بۆچوونەکە دروست بێ. ئەوەی ئێمە تێگەشتین لە مەحفەلی دەولی، ئەوەی کە بەرپرسانی پارتی لەگەڵ ئەمریکیەکان قسەیان کردووە، چ لەگەڵ تورکیا، چ لەگەڵ ئێران، بەریتانیا، وڵاتانی دیکە، وتویانە بە هیچ شێوەیەک ئەم ڕاپرسێ بۆ سەربەخۆیی نییە، تەنیا بۆ زانینی ڕێی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە و بابەتێکی ناوخۆییە، واتە ئستێلاکێکی مەحەلیە بۆ کۆمەڵە قەزایی تر کە خۆمان پێویستمان پێێتی. قەزایەکانی تر کە پێویستیان پێێتی چییە؟ ئەوانیانوێت لە 25 حوتە پارتی و ئاوازەکانیان 25 عفو پارتی و ئاوازەکانیان ڕیفراندۆم ئەنجام بن، کە ڕیفراندۆمەکەیان ئەنجامە کۆمەڵە کێشە ئەخولقێنن، کۆمەڵی کێشە دروستەکەن لەگەڵ وڵاتانە، ئەڵێن ئیتر ناتوانین لە 6-11 هەڵبژاردن بۆ پەرلەمان و سەرۆکایەتی هەرێم بکەین، بەم پێیە ڕیفراندۆمێکەکەن هەومان نەزانین نیەتەکەی چییە. دوای ئەوە ئەم سەرۆکە هەرێمە کە ناشەرعیە ویلایەتەکەی تەواو بووە ئستمرارە بێ، بەردەوامە بێت، ئەم حکومەتە فاشی لە فاسیدە کە خەڵکی برچی کرد، وڵاتی خستە ژێر قەرزەوە، نەهامەتی دنیای بەسەر ئەم میلەتەنە، ئەمیش بەردەوام بێ. واتە ئەم دۆخە خراپە بە شێوەیەکی ناشەرعی و ناقانونی بەردەوام بێ، بە درێژترکردنەوەی ویلایەتی سەرۆکی هەرێم و بە درێژکردنەوەی پەرلەمان کە دوکان بابەتێکی ناقانونیە. واتە بابەتەکە ئەمەیە، ئەمە دیوی یەکەم. دیوی دووەم بۆ لە بیربردنەوەی ئەو هەموو گرێبەستە ناشەفافانەیە کە کردویانە، ئەو پارە زۆرانەی کە لە کۆمپانیا نەوتەکانیان وەرگرتووە، وڵاتیان خستۆتە ژێر قەرزە و کەس نازانێ پارەکە چی لێ هاتووە، بۆ لە بیربردنەوەی فقر و جەهل و جەهلی خۆیان و فقری خەڵک طبعاً هەموو ئەمانەیە بۆ ئەوەی کە بەڵام ئەمە کاتیانی ئەم یاریەوە 6مان خواردی، ساڵێک خواردی، 2 ساڵ خواردی، دوای ئەمە چی؟ بۆیە ئێمە پێمان وانی ئەمە هیچ ئینتاجێکیە بێت بەداخەوە ئەو کارتە گرنگە گەورەی کە لە دەستمانە 100 ساڵە ئەم میلەتە لە پێناویە قوربانیەدا خەریکە بۆ کورسیەک و بۆ مەسلحەتی چەند کەسێک و چەند بەردەستێکی پارتی
خەریکە ئەو کارتە گەورەیەنەتەوەیمانە سووتێنن. زۆر باشە بەر لەوەی سەرمەسەل ئابووریکە قسە بکەین ئەوەی کە بەڕێز زووتت ئەو زانیاریانە دەقیقین کە بەرپرسانی پارتی بە دەوڵەتە بەرپرسانی یەکێتیش یەکگری سەرۆکی حکوومەتیش بەرپرسانی تریش ئەوانەی کە هاو ئاوازەکانی پارتیانی وتیان ئەمە بۆ سەربەخۆی نییە. ئەو زانیاریانە بە دڵنیاییەوە بە وڵاتانیان وتووە بە تورکیا بە ئێران بە ئەمریکا بە بریتانیا وتوانم بابەتێکی ناوخۆیەوە بۆ ڕاگەانی سەربەخۆی نییە. وە دوو بابەتەکە دیوێکی تریشەیە کاکێن یعنی قائیدی حەکیمەوەیە ڕاستە لە شەرق هەندێک بابەت منجاسەفە و مخامەرەیەوێ بەڵام نابێ زۆر یاری بکەی بە مەسیری میلەتەکەتەوە. ینی مەسەن من بەسیترین شتت بۆ باسەکەم ئەم ڕیفراندۆمە نابێ ببێ ناوچە کوردستانیەکان بکرێت دەکرێت. باشە ئێمە ئەکرێ لە دیالە لە تکریت لە کەرکووک لە مووسڵ ناوچەی کوردی هەن لەم چوار پارێزگایە بەبێ گفتوگۆکردن لەگەڵ عێراقا چۆن نەتوانین بیکەین یان چۆن نەتوانین بیکەین چ زەمانێ هەیە تووشی بەریەکەوتنی تر نەبین ینی خەڵک کورد تااقەتی نەما تااقەتی لە شەڕ لە ماندوو بوون یعنی ئەم میلەتە با ماوەیەک بە ئارامی بژی ینی ئەمە ناکرێت مغامەرە و مجاسەفە بە هەموو شتێکەوە بکەیت لە پێناوی کورسیەکە ناکرێت یعنی خەڵکیش قوبوڵی نییە ینی تۆ من سەرنجی تۆ بینەران بۆ خاڵێکی گرنگ ڕاکێشم ینی میلەتێک 100 ساڵ لە پێناوی سەربەخۆییە قوربانی بداش کام ماڵە کوردەیە شەیدی نەبێ کام بنەماڵەیە شەیدی نەبێ لە پێناوی کوردستان و سەربەخۆییە ئەم سەرکردایەتی متمانەی خەڵکی لەدەستەوە ئەگەر نا ئەو ڕۆژەی کە ڕۆژی ڕێفراندۆم دیاریکرا ئەبووە لە هەموو کوردستانە بووە بە ئاهەنگ و خۆشی خەڵک لە بەرەوەی باوەڕی بەمانە نەماوە پێی وایە وەکو ڕیفراندۆمەکەی تر چن پارەی پێپەیاکەن ئاخرەوەی ڕیفراندۆمەکەی تریان فرۆش بە ملیارێک و 500 میلیۆن دلار من حەزەکەم ئەمە خەڵکی کوردستان بزانن نانە ئێمە تەفاسیلمان لایە کاکە تەفاسیلمان لایە کاتێک کە لە ساڵی 2005 ڕیفراندۆمێکی نافەرمی کرا کە لە ساڵی 98 زیاتری هێنا قیادەی ئەو کاتی پارتی وێکێتی بردیانە بەغا وتیان کاکەوە خەڵکی کوردستان داوای سەربەخۆییەکە بەڵام ئێمە سەربەخۆیمان ناوێ و شتی ترمانەوە و چی ئەوانە دواتر ملیارێک و 500 میلیۆن دۆلاریان وەرگرت ملیارێک و 500 میلیۆن دۆلاریان وەرگرت 850 میلیۆن دۆلاری بۆ هەولێر و پارتی 650 میلیۆن دۆلاری بۆ سلێمانی و یەکێتی و پارتی بردیان خۆچی لێ ئەو کار و کاتە خو پارە و بوجە و شتێ لە بەغاوە بوو هیچ لێرەوە نەبوو بردیان بۆ خۆیان ئەوە لە دەرەوەی بوجە بوو قوربان ئەوە لە دەرەوەی لە سا حەفدە و ئەم شتانە بوو نەخێر بردیان بۆ خۆیانەمە بەڵام بۆمانەیە کەوان ڕیفراندۆمیان فرۆشتەوەی بەڵێ ڕێک ڕیفراندۆمەکان فرۆش بە ملیارێک و 500 میلیۆن دلار چ زمانی هەیە ئەم جارش بە چەند پۆستێ لە بەخانەی فرۆشتنەوە چ زمانی هەیە بە چەند عەقد و ڕێکەوتنیە لەگەڵ تورکیا و ئێرانە نەیفرۆشتنەوە پێیان بڵێن کاکەوە خەڵک ڕیفراندۆمیەوە ئێمە ڕیفراندۆم ناکەین فەرموویەوە ئەمەمان بۆ بکەن چکە ئێمە تاقیمان کردوونەتەوە ئەمانەی دروستکردنی دەوڵەت نین سەیری ژیانی خۆیان کە و سەیری ژیانی خەڵک کاکە ناتوانانی بچیتە بازارەوە خەڵک ئەوە نەلێ قەوماوە یعنی میلەتێکە 5 میلیۆنە نیوەی برسی نیوەی داما و نیوەی بێکار نیوەی لێکەوتە ئەمانە بەرپرس نین بەرپرسە و کەسەیە کە خەمی ژیانی خەڵکی بێ ئەمانە بەس خەمی گیرفانی خۆیانە چەند بخۆن چەند بدزن چەند ببەنە دەرەوە چۆن خۆیان دەوڵەمەندکەن چۆن خەڵک برسیکەن دەیان بەڵگەمان لایەکە ئەمانەت ملیارە دۆلاری ئەم وڵاتیان دزی و بردیان دەرەوە سەیری ژیانی خۆیان کە و سەیری ژیانی خەڵکە کاکە خەڵک تەلەفۆنەکە بۆ 10,000 دینار 10,000 دەڵێ 3 کیلۆ برنج ئەگەر 4 کیلۆ برنجی پێ بکڕم ئەگەر برسی نەبێ ئەمە نەکا کاکەوە دەرمان خەریکە نامێنێ لە خستە ئەمانە مجاسەفە بە حیاتی خەڵکەوەکەین من پێتەڵێم باشە ئەگەر لەگەڵ بەغا بە یەکجاری تێکچوین بەغداد دەرمان و بەشە خۆراکی بڕی چی لەم خەڵکە تۆش دەوڵەتەکە دروست ناکەی بەس بۆ یاریەکی خۆت ئەگەر دەوڵەتەکە دروستکەی هیچ مشکلەمان نییە قوربانیە دەین باشە بەس نەخۆشخانەی هیوا ساڵان نزیکەی 42 میلیۆن دلاری لە بەغاوە بێ ئەو خەڵکێک هەمووی توش سەرەتان بۆ ئەمرێ دەرمانی نامێنێ هەر ئەمڕۆ لەمڕۆ نەخۆشی گورچیلە نەخوانی نەخۆشی گورچیلەیان هەیە دەرمانیان نەماوەسعیان زۆر خراپ ئەگەر دەرمان لە بەغاوە نەیە بەشە خۆراک نەیە چیەکەی باشە ئەمان دەوڵەت دروست ناکەن ئەم ساڵ با لە بری حکوومەتی عێراقی گەنی جوتیاران لە جوتیار وەرگرتنەوە بزان ناتوانن نەخێر ناتوانن ئەو معاشی خەڵکیان پێ نادرێ ئەمانە بەس ئەتوان دزی بکەن ناتوان شتێکی ترکەن یعنی لە دزیا بەڵێ شارەزان کارە لە داگیرکردنی زەوی فرۆشتنیان شارەزان ئەمانە خەڵکی حکومڕان نین ئەم حکومڕانیە 27 ساڵ خراپە بەرهەمی نموزەی حکومڕانیەمەیە ئەمانەیە ئەم کاستە مەکتەبی سیاسی فاشی لە فاسی دەساتەیە بەرهەمی حکومڕانی ئەمانەیە باشە نەخێر
کاکە بە سەیری بەشە لە کەناڵەکان کە داماوی و نەهامەتی و نەکبەتی خەڵک شەو ڕۆژ لەبەردەم ئەم کۆمپانیا ئەو کۆمپانیا و ماڵی ئەم دەوڵەمەند و ئەو دەوڵەمەند بۆ 25,000 بەڵام ئەمانە یەک تۆز ئەخلاقیان ناجوڵێ ئەو پارانەی دزیویانە و بردویانتە دەرەوە بێننەوە. بۆیە ینی لەو پەڕی هینەوە لەم بێ حزبەکانی تر بە ڕاستگویانە بڵێ کاکە ئەوەی دەوڵەت نین. سەیری ژیانی خۆیان کەن چۆن نەژین کاروانی ئۆتۆمبیلەکانیان سەفەرەکانیان فڕۆکە تایبەتەکانیان ماڵ و مەزرعە و باخەکانیان جلە مارکەکانیان چی سەیریان کە چۆن نەژین خەڵک ئەوان چیان هەیە و خەڵک چی نییە. بۆیە بە دڵنیاییەوە ئەمە بابەتەکە ئێمە وایە بینی بۆ لە باربردننی پرسیە ڕئیسیەکەیە کە ئەم وڵاتە بۆ ئەوەی دەوڵەت دروستکە بێ بناغی دەوڵەتداری هەبێ ئەبێ یاساتی ئاسەر وەربێ ئەبێ نەک ئەوەی کە هەرکەی تااقەتەوە بوو پەرلەمان وەکو دوکانێک داخەی هەرکەی ویستی هەبوو بیکەیتەوە ئەمە دەوڵەت وا دروست ناکرێت. دەوڵەت دروست ناکرێت یەکێک هێزی چەکداری دنیای هەبێ و خەڵکیشی چینە پێرکەی ویست بیگری سزنیکە. دەوڵەت وا دروست ناکرێت محکەمە بەدەست چەند کەسێکەوە بن یعنی دزیماوە مەسئولانەی کوردنەکەن ئەی کامیان ڕۆژێ دادگایی کراون. دەوڵەت چۆن بەمانە دروستە بێت تۆ دادگایەکی نیشتیمانی و نەبێ زانکۆیەکی نیشتیمانی و نەبێ سوپایەکی نیشتیمانی نەبێ ئابوووریەکی نیشتیمانی و نەبێ بەسیترین شت من دایمێڵێم دەوڵەت وەکو خانووە یەکەم جار کە تۆ خانوو دروستەکەی ئەبێ نەخشەکەی هەبێت دەوڵەتیش ئەبێت جوگرافیەکەی سنووری ئەم دەوڵەتە ئێمە کوێ ئەبێ ئەمە وەڵام بدرێت. دوای ئەوە ئەبێت کە نەخشەکەی و دیاری کرد سیستەمی حکومڕانیەکەی دیاریکەی کە بریتە لەوەی ئەو خانووە چۆنە چەند ژوورە چۆنە چییە پێک دێت سیستەمی حکومڕانی ئەمە چییە پاشاییە مەلەکیە دیکتاتۆریە چییە سیستەمی حکومڕانی ئەم وڵاتە. دوای ئەبێ بێ پایەکانی دەوڵەت دروستکەی کە دیوارەکانیەتی ئابوووریەکی بەهێزمان هەبێ سوپایەکمان هەبێ هیچ ئەمانەمان نییە ئەمان دێن ئەیانوێت تەنیا سەقفەکەی دروستکەن ئەگەر تۆ سنووری خانوەکەی خۆت و نەبوو دیواری بەهێز نەبوو بناغە نەبوو سەقفەکەی دروستکەی ڕێک ئەڕوخێ بەسەر هەموو ئەندامانی ماڵەکە ئەم دەوڵەتەی ئەمانەش وایە ئەگەر دروستی کرد کە دروستی ناکەن ئەنوێ بەس سەقفەکەی تێکەن کە سەقفەکەیان کرد و دیوارێکی بەهێز و بناغەیەکی نەبوو ڕێک بەسەر هەموومانە ڕوخێ و جارێک تریش نابینەوە خاونی دەوڵەت خۆ تۆ کە کاتی دەوڵەت هەموو ڕۆژێ بەکار ناهێنرێ یەک جار بەکارە هێنرێ بۆ باشی بۆیە باشە بەس لە ئەزمون وڵاتانیش ئەوە هەیە کە ببین بە خاوەنی هەموو شتێک بۆ منە ئابوورێکی بەهێز سوپایەکی بەهێز سنووری جوگرافیەکەی دیاریکرااو بێت اینجا دەوڵەت ڕابگەینەوە کوێ من ئەوە بەرەو دەوڵەت دەڕۆن و دوایی مەسەلەن گەیشتون بە ئابوورێکی باش و خۆشگوزەرانی بۆ خەڵک سیکە ئەزانین چۆنە تۆ ئەگەر نت بێت شتێکت نەبێ وردە دەتوانی دروستیکەی بەڵام ئێمە ئامان بووە ئەمانە هەمویان لە ناو بردووە مەسەن خۆ نەوتمان هەبووە لە ڕابردووە ئەمانە دزیبیانەوانە خۆ لە 2023 فرسەتی گەورە هاتە پێش شەو بمان زۆر لەم فرسەتە ئێستا زێڕینتر بووانە عێراق نەمابوو سوپای عێراق نەمابوو هیچ نەمابوو چیان لێکرێمانە ینی بۆ ئەو کاتە باش بوون وەزعمانیا ئێستا بە دڵنیایی ئەو کاتە باش بوو وەزعی خەڵکیش تا ڕادێک خەڵک لەسەر هەندێک بابەت ڕاهاتە بوو پەیوەندی بە جۆری ژیان و مەعیشەت و ئەوانەوە هەبوو دوو زۆرەڵێن فرسەتێکی گەورە هاتووەتە پێشمان ئەرە کاکە بێزەحمەت ئەم فرسەتە چییە بۆمان شەرحکەن وانە ئابووری بەهێز هەیە نەوەڵا ئەی سوپایەکی یەکگرتومان هەیە نەوەڵا ئەی پشتیوانی دەولیمان بۆ کۆبووەتەوە هەموو وڵاتە زلهێزەکان ڕاستین نەوەڵا ئەی بەم فرسەتە گەورە چیانی بۆمان شەرحکەن فرسەتە گەورە چییە ئەگەر فرسەتەکە تەنیا حکومەتی عێراقە خۆ لە ئێستادا حکومەتی عێراقەوە موسڵیش تا و خەریکە ڕزگارەکەوانە جاران حەشتی شەعبی نەبووی سە حەشتی شەعبیشی هێناوەتەوە ئەی خۆ لە 2023 عێراق نە سوپای هەبوو نە هیچی بەسەر هیچەوە مابوو ئەو کاتە بۆ فرسەتی گەورە نەبوو دروستان نەکرد بەڵ زۆر باشە بەس تۆ ئەوەی کە بەرە زووتر 1 ملیار و 500 میلیۆن دلارەکە کە لە 2005 تۆ لەوە دڵنیای کە ئەمە فرۆکاکێکیان بوو ینی بەڵێ ئەو پارەی نەوت بەرامبەر بە خۆراک بوومایەوە ملیارێک و 500 میلیۆن دلار هێنا 850 بۆ ئەو لە 650 بۆ بەڵام لە بەرامبەر دەستبەردان بوون و لە ئەی چیان لێ کرد کاکە خۆ بریمەر بڕۆیە داشتەکانی بخوێنەوە زۆر بە ڕوونی باسێکە پێڵێ پێمان وا بوو قیادەی کوردیت داوای دەوڵەتە کاوچی و پێش دیدارەکە زۆر ترسا بووین بەڵام هاتن سێرەکەن داوای پارە و شتانەکەن بودجە و پار شتەکەن کاکە وازەحە من پێتەڵێم زەهەبیترین فرسە بۆ کورد 2023 بوو بۆ نایان کرد ئەم میلەتە بێسەر لەسەرەوە دادگەیان کاکە 2023 نەمابوو ناوی عێراق بێ
نە سوپا بوو نە دەوڵەتە بوو نە ئەنجومەنی وەزیرانە بوو نە پەرلەمانە بوو هیچ نەبوو و ئەوتوانی بە ئەمری واقعیش بیکەی بەڵام ئەمان چون لە بەغات ئەوەی پارەیان کرد. باشە بەس بەڕێزت دەڵێ ئێستا ئەوان دەڵێن فرسەتەکە چییە تۆ سەرت تێناگەم بەڕاستی تێناگەم من ڕەنگەوانیش لەوە بڵین تێناگەین مەسەرەن ئێوەشە دەڵێن ئێستا مەسەرەن دەبێت پایەمان هەبێت ئابووری بێزمان هەبێت سوپامان دوایی دەوڵەت ینی ئەوەنش ڕەنگە لەو ئەوەی ئێوە تێنەگەن لەو پێکە تۆ چۆن اقتصادی نەبێ من کاکین حەکیم لە تۆوە پرسم وە لە خەڵکی کوردستانە پرسم طبعا من دڵنیام بارە دەوڵەت دروست ناکەن دڵیام دروستی ناکەن من دەوڵەت دروستکەن دڵنیان دەوڵەت دروستکەن چین بە خوێنی خۆمان ئەگە دروستیان بە خوێنی خۆمانەیکەین ئەی کاکە خۆیان ئەڵێن نایکەین خۆ من نەموتووە نایکەم و شێر زێباری خۆی هاوارەکە حەی عەلە سەڵات قوبات تاڵەبانی کە لە BBC مقابلەی کردووە خۆی وتوێت ئەڵێ تەنیا ئەمە ڕاپرسیەوە ئەیکەین و بۆ زانینی ڕێی خەڵکی خۆمانە کاکە ئەمە سوکاتیە بە خەڵکی کورد بڵێ ئەمانوێ بزانین دەوڵەت ئەوێ یان نایەوێ بەڕاستی ئەمە ئیهانەکردنی خەڵکی کوردە خەڵکی کورد چۆن دەوڵەتی ناوێ خەڵکی کورد ئەم دەموچاوانەی ناوێ دەوڵەت ئەوێت ئەم دەموچوانە کە 27 ساڵە نەهامەتی نەما بەسەر خەڵکیان هەر باڵبژاردن هاتن بوون نەخێر باڵبەمە ئەم هەڵبژاردن نەبووە هەمومان نەزانین یەکێتی نیشتیمانی لە سلێمانیە 6 کورسیە بۆ گۆڕان 17 کورسیە بۆ 5 کورسیان تەزویر کردیان بە 11 ئەگەر ئینمان بکردا بۆ شەڕی ناو خۆ نەمانویست ببێ باشە تەزویر کرد بە دڵنیاییەوە پارتی دیموکراتی کوردستان 38 کورسی هەیە لەم 38 کورسیە 8 کورسی تەزویرە 30 کورسی هەیە 30 کورسیەکەی چەنە لە سا هەفتای خەڵک چووە بۆ دەنگدان لە سا سێ خەڵکەکە لە سا سێ خەڵک دەنگی بە پارتیداوە لە سا هەفتا حوتی خەڵک دەنگی پێی نەداوە باشە خۆی زۆرینەی چین زۆرینەن بە تەزویر بە بەخشینەوەی پارە بە بەکارهێنانی زەبر و زەنگ بە دزینی سنووقی دەنگدان بەمانە زۆرینەن من دڵنیام ئەمانە لە دەسەڵاتان نەبن هەڵبژاردنێکی عادیلانە بکرێ لە سا 20 خەڵکیش دەنگیان پێ نادا خەڵکتنگ بەمە دەموچوان نادا بەڵام خۆیان بەهێزی پێشمەرگە و بە چەکدار و بە برسیکردنی خەڵکو و بەخان هەرچەنێ خانەنشین ناساییانەیە خۆرەوانە دەنگیان یەک نمونە بۆیانمەوە پارتی لە سلێمانی دەسەڵاتی نییە بۆ 5,000 دەنگێریە خۆ مەعاشکۆرەکانی زۆر زیاترە لەمە بۆ لەبەرەوەی زەقتی نییە وانە ئەمە نموزەجێکی زۆر وازەحە معاشخۆرەکانی پارتی لە سنووری سلێمانیە زیاترە لە دەنگدەرەکانیان تەمەن کاڵی معاشخۆری عنی عایلێ مەسەن دوو کەسێ کەسی چی ئەوەش لێک دەرەوە لەبەرەوەی زەختی نییە بەقی معاشخۆرەکانی موچەخۆرەکانی خۆی دەنگ نایەنێ خو باش خۆ خەڵکی سلێمانی و لێر وەک یەک بیرەکەنەوە هەمویان کوردن هەمویان تێگەن ئەم سیستەمە حکومڕانیە بینن زوڵمە بینن فەسادە بینن داخستنی پەرلەمانە بینن بۆی ئەمانە بە زۆر خۆیان سەپاندووە بەسەر خەڵکە زۆر باشە بەڵام ئێستا ئەوەی کەڵان ڕەنگە پایەکی بەهێزی ئابووریەوە بێت کە ئێستا کورد نەوتەکەی لە ژێر کۆنتترۆلی عێراقدانیە خۆی دەیفرۆشێ ڕەنگە پایەکی بەهێز بێت ینی بۆ ئێمە لەم ڕوانگە نەڕوان ڕەنگە پایەکی بەهێز پرسیارێکی زۆر باشت کرد ئەبێ مناقەشەی هەموو دیوەکان چکە من پێ دەڵێم ئێمە لەگەڵ ڕێفراندۆماین لەگەڵ سەربەخۆییین و خەباتەکەین خوێ نەدەین بەڵام سەربەخۆی یەکە بێ بە قانون بێ دووە بێ ئەم مناقشانەی تیا بکرێت بکەیت بە نەتیجەیەک خەڵک تووشین نەبێت وانە تووشی کێشە نەبێت ئەمە لەکوێکرێت لە پەرلەمانە ئاکرێ سەریکە ئێمە نەوتە فرۆشین جارێ ئەم نەوتە کەس نازانێت چۆن فرۆشتویانە 9 مانگ هیچ بەیاناتی ئەعلان نەکراوە داهاتچەنە ئەم نەوتە بە نرخی ئەمڕۆ و تا 9 مانگ پێش ئێسا بەشی موچەیەکە بە سیستەمە کۆنەکە بە زیادەوە 840 میلیۆن دلار مێنێتەوە مانگانە بەیانی ناکەن بەس بۆری ئەوەی کە بە بۆری بەس بۆری ئەعلانی ناکەن ئەعلانی ناکەن و کەس قسە ناکات طبعا ئەم حیزبانە کەس قسە ناکە قزیە نیە لایەن پارێکی زۆریان وەرگرتووە بە پێشەکی ئەدە وەکو ئەمەی 3 میلیارد دلارەکەی ڕوسنەفت سێکە ئۆتۆماتیکی بوو بە 2 ئەندێ برادری مەکتەب سیاسی یەکێتی مناقشەیەوەیان کردووە لە ناوخۆیانە کە یەکی لە بینی خۆیان و پارتیا دابشکەن یەکی ملیارێکی دابش بکەن ملیارێکی بدرێ بە پرۆژە و ملیارێکی بۆ موچ ینی ئێستا پارەکە دابشکرا باوە ڕوون بێ لای بینەرە من ئەڵێ مناقشە کراوە 3 میلیارەکەت لە خۆیان وتیان بوو بە 2 میلیارد وانە دوای باسکە 2 ئێستا وەرمان نەکردووە لەولا ئەڵێن وەڵا لە مانگی 4ەوە نەوتە دەینە ڕوسنەفت بابە ئەم خەڵکانە هی ئابووری سەربەخۆ نین هی ئابووری بەخۆن بەخۆ بۆ خۆیان چێگەی سەرەکەیان لێ کردوێتەوە کە خەڵکە بۆ خۆیان یەبن سەر بەخۆنی بەس بەخۆیانە سەریکە کاکەکیان دوو ئەڵێ 27 میلیارد دلار قەرزاری ئێستاش نەمانزانی ئەم 27 میلیارە کە قەرزارن نەیەنداوە بە موچە تەبعاً چکە و پارەی دایانە بە موچە داهاتەکەی نوت بەشی هەموو یەکە ئەم نەوتە سەربەخۆ پارەکەی وەکو ئەمەی لێکە ئەزانین سێ با مناقشەی ئەوەکەین ئەگەر تورکیا لەگەڵ ئەم سەربەخۆی ئێمانە بێت لەگەڵ یاتی لە فعلا لەگەڵ یانە ئەگەر لەگەڵ یان نەبوو ئاستەنگی بۆ بۆریە نەوتیەکان دروست کرد و نەوتەکە نەڕۆی چی وانە پرسیاکی جوهریە بێ جواب دێتەوە ئەگەر ئێرانیش
مەرزەکانی داخست و ڕێگە لە تەنکەرەکانیش گیرات چی کەواتە کارتی نەوتە سووتێنین وانە بۆیە بێ کەواتە لەگەڵ ئەم دوو دەوڵەتە ڕێک بین کۆک بین قەناعەتیان پێ بکەین ئێمە ئەمەمانەوێت کە ئەڵێن ئەبێ بە گفت و گۆ بێ دوای خۆمان دۆسەی نەوتەکە بکەین بە موەسساتی هەمومانە بزانین چەندێ نەوت فرۆشەوە چۆنە پارەکەی چۆن بۆ خەڵکی کوردستان خەرجەکرێتەوە ئەمە یەکەم دووەم ئایا تورکیا ئەو کاتێکەوێتە بژاردەیەکەوە نێوان ئێمە و عێراقا ئێران ئێمە و عێراقا ئەگەر عێراق تشبا بێ کامیان دیارریەکە خۆ ئەبێ ئەم پرسیارانە بەلایکەمەوە جواب بدرێتەوە دوو ئەگەر سنوورەکانیان لێ داخستین کاک حەکیم خۆمە هیچمان نیە برنجمان نییە شەکرمان نییە تەنانەت گەنممان هەیە بەڵام ناتوانین بیکەینە ئارد ناتوانین گەنم بکەینە ئارد دەزانی نانەوەکان بەم حکومەتە بڵێ بەم حکومەتە فاشل من بڕۆ کاک حاکیم لە نانەوەکان هەر بەیانی حەزەکەم پەیام راپۆرتکە لە نانەوەکانی سلێمانی و هەولێرە بڵێنەوە ئاردەی کوێیەوە بەکارێن وانە ئاردەکەی کوێ بزانە پێتەڵێن چی تورکیایە ئێرانی دەروێ ئەزانی خۆ لە فەردەکەن وسراوە لە فەردەکان تۆ ناتوانانی گەنم بکەی بە گەنمەکە ئەفەوتێ لە جوتیارەکان وەرناگریتەوە بە کەڵک نامێنێ ناتوانانی بیکەی بە ئارد بۆی خەڵک بیکا بەنان بیخوا چۆن پایەکانی دەوڵەتە ئەلانەکە یعنی ئەمانە شتی بیداین وانە تۆ نان هەنی ئەمە بۆ هەموو هەمان دۆسیەکان ئاو کاکە ئێران نەتوانێت ئەزمەی ئاومان بۆ دروستکە ئازانی هەموو پرسیانە بێ جواب بدرێتەوە هەیە لە خەڵکی عاقڵ لە خەڵکی شارەزا لە خەڵکی پرسپۆرت نیشتیمان پەروەر بۆ دۆسیەی سیاسی و دەولی ئێمە ئەم پشتیوانیانەمان پێویستە بەم شێوە لۆبیەکرێ بەم شێوەیە بەدەستێت ئەوەنە بەدەستی ئەوەنە نا نسبەی نەجاح لە پشتیوانی دەولیان ڕێژەیەکە بێ دیاریکەی بۆ ئابووری سەربەخۆ نقطەی بەهێزی ئێمە ئەمەیە نقطەی لاوازمان ئەمەیە ئەگەر تورکیا ئەوە بکە ئەمە ڕووەدا ئێران ئەوە بکە ئەمە ڕووەدا عێراق ئەمە بکە ئەمە ڕووەدا ئەبێ ئەمانە کاک ئێمە هیچمانە لە چاو قەتەرە وانە کە قەتەر حساری خراوەتە سەرسەیکە چی لاتوە لە کاتێکە قەتەر لەسەر بەحرە ئێرانیش بە بەحرە بەردەوام ئەتوانێت پشتیوانی کا خەڵکی تریش پشتیوانیەکە خۆ ئەمانە ئەبێ مناقەشەی گەورە بکرێت مناقەشیان نەکردووە سەڵاتداران بە هیچ شێوەیە کاک حەکیم تۆ چەند جار گوێ لێ بووە خەڵک چەند جار گوێ لێ بووە وتوانەمانە وتیانە پشتیوانی دەولیمانەیە وانە سەیکە وڵاتە گەورەکان چێن ئێران دژی ڕاوەستەوە تورکیا دژی ڕاوەساوە رووسیا دژی ڕاوەساوە ئەمریکا دژی ڕاوەساوە ئەڵمانیا دژی ڕاوەساوە بریتانیا دژی ڕاوەساوە بریتانیا لەگەڵ ڕاوەسانەکە کچێ خەتەریشی کردووە کاکە بە شێوەیە لە شێوەکان ناڕستە خۆ پێیان وتین هەرچیتان بەسەر هات خۆتان مەسوولن هەرچیتان بەسەر هات خۆتان مەسوولن یعنی ئەگەر بەیانی لەگەڵ عێراقا تێکچوون خوا نەخواستە قەت تەمەنا ناکەین شەڕ و بدا و کوڕێمە بگرێ بە کوشت دیفاعمان لێ نەکەن ئێران و تورکیا حساریان خستە سەرمان دیفاعمان لێ نەکەن ئەی خۆ من نامەوێ خەڵک بترسێنم نامەوێ خەڵک بێ ئومێد بکەم بەڵام بێ وشیار بین پرسیارە جەوهەری و قورسەکان وەڵام بدرێتەوە خەڵکی مەسئول ئەوەیە ژیانی هاونیشتیمانیەکانی خۆی بپارێز سپاس دەکەم ناوبڕێکمان هەیە دەگەڕێن بۆ لای بەڕێستان بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕێنەوە وڵاتان لەگەڵمان بێنەوە بەرنامەی ئەمڕۆ بە سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا نهێنیم سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئەڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کە و هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە نوێترین ئۆفەر لە کۆمپانیای ئەسێەوە ئێستا مۆبایلی زیرەکی ئەسێ Q5S 4G LTE کە بە فینگرپرینت کار دەکات بە قستی مانگانەی تەنها 59,000 پێشەکی و مانگی تەنها 14,000 دینار نوێترین مۆبایلی زیرەک و پێشکەوت و بە نزمترین نرخ بۆ تۆی خۆشەویست ئەسێ Q5S 4G LTE کۆمپانیای بەیزا لە پێنە و بەرەنگاربوونەوەی قەیرانی دارایی و پێشکەشکردنی باشترین ئامری کارەبایەتی نۆماڵ کۆمپانیای بەیزا بووە بریکاری گشتی کۆمپانیای زەمگی ئیتالی هەروەها فرۆشتنی بەرهەمەکانی باقیستی 18 مانگ بە هاوڵاتیان سەلاجە و موجەمیدە هەموو جۆرەکانی سپلێت
تەلەڤیزیۆن و تەباخ و مڕەشەح، فڕن و مایکرۆ، گسکی کارەبایی، غەسالەی جلشتن و قاپشتن. بەیزا مامی هاوڵاتیان. کۆمپانیای دنیا دیکۆر. کۆمپانیای دنیا دیکۆر ئامادەیە بۆ دانانی دیکۆراتی ماڵ و شوێنە گشتی و حکومیەکان. کۆمپانیای دنیا دیکۆر هەڵدەسێت بە دروستکردن و دانانی کەوانتەر و ژووری نووسن و ئۆفیسی گەشت و گوزار و جبسم بۆردی مەغریبی و کاغەزی دیواری ئیتاڵی و تەختەی ئەرزی تورکی و ئەڵمانی و جیاکردنەوەی هۆڵ بە HDF و MDF و داری سروشتی. کۆمپانیای دنیا دیکۆر دنیایەک بۆ دیکۆراتەکانتان. ناونیشان سلێمانی فەرعی یەکەم، شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر پارکی مەلیک مەحموود. فەرعی دووەم، شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر سۆپەرمارکێتی ئاڵتون. فەرعی سێیەم، ناوچەی پیشەسازی یەک بەرامبەر تاقیگەی بیناسازی. کۆمپانیای دنیا دیکۆر. ئێستا بۆ یەکەمین جار لە کوردستان و عێراق ئامێری سپرای فۆم چەندەها ئاسانکاری بۆ هاوڵاتیان دەستەبەر دەکات. ئەگەر بێزار بوویت لە گەرمای هاوین و سەرمای زستان یا لە دڵۆپە و شێی بیناکەت، ئەوە ئامێری سپرای فۆم هەموو ئەمانەت بۆ چارەسەرەکات بەبێ دوودڵی. بە مادەی پۆلیۆریا و سپرای فۆم ڕووپۆشی ماڵ و شوێنە گشتی و مەلەوانگە و بانزیخانەکانتان بکەن. ئامێری سپرای فۆم ئەتوانێت لە تەواوی کوردستان کارەکانتان جێبەجێ بکات. ناونیشان سلێمانی پێشانگای IGT، شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر بانزیخانەی بینایی. ئامێری سپرای فۆم. لامینەت و تەختەی ئەرزی تورکی AGT باشترین تەختەی ئەرزی تورکیا بە بارزترین کوالیتی دروستکراوە. پێکاتوە لە چەند مواصفاتێکی بەرز، ئەستوورەکەی 8 ملم و 10 ملیمە، حاشیەکەی لە ڕەنگی خۆیەتی. ناونیشان سلێمانی شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر بانزیخانەی بینایی. پەیوەندی بکەن بەم ژمارانەوە 070 955 76 50 070 955 76 60. پاکەرەوەی ڤەتەن. پاکەرەوەی ڤەتەن بۆ پاکردنەوەی قاپ، کەفێکی زۆر و بۆنێکی خۆش، خاوێنکردنەوەیکی تەندروست. تایبەتمەندی پاکەرەوەی ڤەتەن یەک دانە لە ڤەتەن بەرامبەر 3 دانێ لە پاکەرەوەکانی تر. پاکەرەوەی ڤەتەن بۆ پاکردنەوەی مافور و فەرش و مۆکێت دوای خاوێنکردنەوەی بە گەسکی کارەبایی. ڤەتەن گشت لە کەوپیسی چەوریەک لا ئەدات و نوێ ئەکاتەوە. بۆ ئەم بەهارە با جلوبەرگەکەت بە پاکەرەوەی ڤەتەن نەرم و بۆن خۆش بکرێت تا جیاواز بیت. خانمی بەڕێز، بۆ ڕیمەجاری هەراسانی کردویت لە جیران، پاکەرەوەی ڤەتەن بە دڵنیایی بەکاربێنە. قەنەفە و مێز و کورسی و گشت پێداویستەکانی ناوماڵ بە پاکەرەوەی ڤەتەن پاچیان بکەرەوە. بۆ یەکەم جار لە کوردستان و عێراق فاسی ڤەتەن بە بۆنی خۆش گەیشت. بۆ ئەوەی جلوبەرگەکانت بێ لەکە و هەمیشە پاک بێت، فاسی ڤەتەن بەکاربهێنە. پاکەرەوەی ڤەتەن بۆ خاوێنکردنەوە و لادانی چەوری سەرتەباغەکانتان کە هەمیشە جوان و تەندروست دەبێت. پاکەرەوەی ڤەتەن بۆ خاوێنکردنەوە و لادانی کلسی کتری و چادان و مەخسەل و بانیۆ کە خەونی زۆری ئافرەتان بوو. ئامەشمان چارەسەر کرد بە مارکەی ڤەتەن. پاکەرەوەی ڤەتەن لە سەرتاسەری تورکیا بەکاردەهێنرێت چونکە باشترینە. ئەوانەی ڤەتەن بەکاردەهێنن هەرگیز نایگۆڕن، دووبارە دەیکردنەوە. نرخی گونجاو باشترین کوالەتی پاکەرەوەی ڤەتەنە. خاوەن چەندین بڕوانامەی نێودەوڵەتی لە سەرتاسەری جیهان. بە هەمیشە ماڵەکانتان خاوێن و بۆن خۆش و تەندروست بێت بە پاکەرەوەی ڤەتەن. گەر بە دوای کوالێتێکی بەرز دەگەڕێی، بەرهەمەکانی پاکەرەوەی ڤەتەن بەکاربهێنە. پاکەرەوەی ڤەتەن ماڵەکانتان بە خاوێنی دەهێڵێتەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. دووبارە سڵاوتان لێبێت بەڕێزان. کاک عەلی سەبارەت بە مەسەلەی ئابووری سەربەخۆ ئەوەی کە بەڕێزوتت ئەمە ئابووری خۆیە زۆر باشە، بەڵام بەم ئابووریە ناتوانین بەرەو سەربەخۆیی بڕۆین. ینی بەڵام تاکەی چاوەڕێکی نێسێ ئێمە کەی دەبینە خاوەن ئابووری سەربەخۆ. هیچ ئابووریەکی سەربەخۆ دروست نابێت لە غیابی موسسات. تۆ موسساتی نییە، موسساتی نەوتی نییە، موسساتی مالی و نییە. بۆ ئێمە ئابووری سەربەخۆ نییە کە تۆ چەند کەس دوو سێ کەس خۆیان نەوتەکە بفرۆشتن، خۆیان بزان چی پارەی لیە، پارەکەش ئەگەرهاتەوە لە بانقێکی نزیک لە خۆیان ئەدانێن، کەس نەبێت چاودێری کە و خەڵک نیوە موچەکەشی نەدرێ. ئەوەی کە وەزعی زۆر خراپە. ینی هەندێ مەشهە دەبینم من ڕۆژانە کە خەڵک یەت لە تەلەفۆنەکە ئەیبینم پێ دەڵێ ئەم حکوومەتە ئەم بەرپرسانە دامەڵڕاون لە هەموو ئەخلاقێکی حکومڕانی. تۆ سەیریکە ئافرەتێکی هەتیوبار مێردی لە دەستداوە 4 مناڵی هەتیوی هەیە، 150,000 هەبوو، 28 مانگە 150,000 کەشیان بڕیوە، تووشی دایان گرفت و مشکیلە بووە. تۆ سێ ئافرەتێک هیچ سەرچاوێکی دارایی نییە، کرێچیە 4-5 هەتیوشی بەسەرەوەیە، بەچی بشی
ئەمانە کێ وەزعی زۆر خراپە چون موچێ ئەویان بڕیوە چون موچێ هەمویانیان بڕیوە نەک بسوەش مانگە دواکەوتووە بسوەش مانگە بە یەکجاری بڕاوە تۆ بڕۆ سەیری ژیانی خاوەن پێداویستێ تایبەتیەکان کە چیان بەسەراتەوە موچەکانیان نادرێتێ ینی ئابووری دەوڵەتی سەر بەخۆی تۆ ناتوانانی ینی تۆ دیەی سزای ئەوانەیە دەی کە خاوەن پێداویستی تایبەتن نەخۆشییان هەیە وەزعی نەخۆشخانەکانێ ئەوە دیسانەوەم ساڵ کێشە لە قوتابخانەکانە هەم دروست بێتەوە ئەوە خەدە 4 ساڵە بەردی بناغی مەکتەبێ قوتابخانەیە لە وڵاتە دانەنراوە کاکە ئابووری سەر بەخۆی 4 ساڵە نەخۆشخانەیە دروست نەکراوە باشە بەڵام ڕەنگە بۆ چونەیە وڵە بە مەسلەی ژیانی خەڵک ڕەنگە دەوڵەتەکە بڕۆین خۆشتر بێت ینی ئابوووریەکە پتەوتر بێت زین چۆنە ئەمەی کە ئەیبینی دەوڵەتەکە دروست نابێت کاکە ئەگەر بزانین دەوڵەت دروستەکەین بە خوێن بە گیان بە ڕۆح بە دڵەچینە خزمەت ئەمە دروستی ناکەن ئەمە ڕیفراندۆمەکەن بۆ ئەوەی هەڵبژاردن بۆ سەرۆکی هەریەم نەکرێت کاک مەسعود لە پۆستەکەی بمێنێتەوە چونکە هەڵبژاردن بکرێت بۆی نییە خۆی هەڵبژێرێ بۆی هەڵبژاردننی پەرلەمان نەکرێت ئەم سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانە ڕانەسپێراوە نەک بە کۆمسیۆن وتراوە نە کۆمسیۆن ڕاستپەراوە نە کۆمسیۆن ئامادەکاری کردە بۆ هەڵبژاردننی پەرلەمان و سەرۆکاتی هەرێم هیچ ئەسڵ و ئەساسی تۆ لەو زانێ دەقیقی بەڵای بوو لە حیزبەکان بڵاو کراوە کۆمیسیۆن ڕاستپێر دراوە دڵنیا بە ئەمە من ئەمە تۆ ئەمە خەڵکی کوردستان 100% دڵنیا بە بە هیچ شێوەیەک نایانەوە 6 11 هەڵبژاردننی پەرلەمان بکەن نەڕاست پێراوە نە ئامادەکان زانیارەکان دقیقە مە بەس یاریە بەس یاریە بۆی خەڵک نەڵێ بۆ هەڵبژاردننی پەرلەمان کاکە بەسیترین شت ئەگەر ڕاستگۆن ئەگەر ڕاستەکەن بۆ ڕیفراندۆم و هەڵبژاردننی پەرلەمان و سەرۆکاتیێرێن بێکۆ ناکەن ڕەنگە بڵێن قورسە بۆ هیچ قورس نییە بۆچی قورسە ئەسڵەن کولفەکەی کەمترە 20 میلیۆن دلاری بۆ گەڕێتەوە 20 میلیۆن دلار بۆ گەڕێتەوە بەڵێ بۆ گەڕێتەوە لە بری ئەوە بۆ خەڵکی شانسانترە و ڕۆژێ ناڕوە و ڕۆژێ نییە تۆ لە 2 وەرەقە سەحلێدە لە 3 وەرەقەیەکەی 2 سنووقدانی 3 سنووقدانی کولفەیەکی کەمتر یەک ڕۆژ نە بۆ ئەوە نییە پلانەکە ئەوەیە کە هەڵبژاردننی پەرلەمان سەرۆکاتی هەرێم نەکەن وڵەن کاکەەوە ڕیفراندۆمان کرد و بەخوا کۆمیسیۆن فریان ناکەوێ و فلان وڵات کێشەمان بۆ دروستەکەن و کورە ترسیتر هەیە کاکە دوای ئەو بڵێنی تر هیچ چیدی هەڵبژاردننی پەرلەمان و سەرۆکاتی هەرێم ناکرێت تا هەڵبژاردننی سەرۆکی دەوڵەت و پەرلەمان نەکرێت پەرلەمانی دەوڵەت جاو کاتە خەڵکەڵێ هەڵبژاردننی پەرلەمانی دەوڵەت و سەرۆکی دەوڵەت کێکرێ بڵێن هەرکەی دەرفەتەکە هاتە پێشەوە ئەیکەی دەرفەتەکە هێتە پێشەوە لەوانی هەر نێتە پێش خەریکە ماڵاو بە یەکجاری بە کاکە زۆر خەتەرە پلانی زۆر مەترسیدار بەڕێوە بەڵام بەداخەوە هەندێک سیاسی نییە چاوێن بەشێکیان من نازانم بەش بۆ هۆکارەکەی چییە بەڵام نایەنم پرسیارە نە لە خۆیان بکەن بۆ ڕیفراندۆم هەڵبژاردننی پەرلەمان سەرۆکاتیێرم بەیەکەوە ناکرێت ئەو حزبانەی کە کەوتنە دوای پارتی و چون بۆ کۆبوونەوە نائاسایی نایاسایی یەکەی کاک مەسعود بۆم پرسیار ناکەن بۆ بەیەکەوە ناکرێت ینی دەبووە بەیەکەوە بکراوێ بارە بێ بەیەکەوە بکرێت بۆ بەیەکەوە ناکرێت بۆ ئەوە کاینتر نەکرێت دوو لە مانگی 4 2017 بەڕێز کاک مەسعود گفتوگویەکی کردووە لەگەڵ لۆمۆندا ئەڵێ لە ڕۆژنامەی لۆمۆندی فەڕەنسی بەڵێ 25 کاتی دیاری کردووە هەڵبژاردننی پەرلەمان و سەرۆکاتی هەرێمە کرد 4 لە 25 کرێ نەخێر ناکرێت لە 6 کرێ نەخێر ناکرێت ئێڵێ ڕیفراندۆم ئەڵێ لە کاتێکی گونجاوە ئەیکەین ئەو کاتە مانگی 4 ڕیفراندۆمەکەن هاڵێ ئەی خێرێ سەر ڕیفراندۆمەکە تێناوە پێشەوە ئەوانتان بە یەکجاری کاکان پلانانە زۆر مەترسیدارە ئەبێ خەڵکی دیموکراتی خواز خەڵکی نیشتیمان پەروەر زۆر بە جەرائەتەوە بێ موناقەشانە بکە خەڵکی نیشتیمان پەروەر ئەوەیە کە لەگەڵ هاو نیشتیمانیەکانیان ڕاستگۆ بێت غەدریان لێ نەکا پارەکانیان نەوە زەویەکانیان تاڵان نەکا نیشتیمان پەروەری ئەوە نییە من بێم هەموو ڕۆژە بڵێم ڕیفراندۆم و بۆکەم و دەوڵەتی بۆ دروست باشە بەس بەڕێزت دەڵێ دەوڵەت بەوانە دروست ناکرێت لە بەرەوەی کە دۆخی خەڵک خراپە ئەمان دۆ خەڵکیان خراپ کردووە دەوڵەت بە خەڵکێ دروستەکرێ بێوێ وەک خەڵک بشی بۆ خەڵک لە ئازارەکانیان نەخێت سەرۆکی حکوومەت و جێگری سەرۆکی حکوومەت و بەناو سەرۆکی هەرێم و بەناو جێگری سەرۆکی هەرێم و مەکتەب سیاسەکانی پارتوێکی وەک خەڵکەژی وەک خەڵکەژی ئۆتۆمبیلەکانیان ماڵەکانیان پارەکانیان مڵکەکانیان وەک خەڵکە چیان وەک خەڵکە چیان وەک خەڵکە هیچیان وەک خەڵکە یەک شتیان وەکو خەڵک نییە چیان یەک شتیان وەک خەڵکە پێم بڵێ ینی یەک کاکە خەڵک نان نییە بیخوا باوەڕ کە عائیلە هەیە
ئەو کاکە ئەو بەکراڵت نیشایدە عیلەیە و تێتێ میوارە بەس ئاومەیە نانم نییە ئەمانە لە سایە ئەم زاڵمانە بەس ئاوم هەیە لەکوێ بوو کاکە چوار هەتیوی بەسەرەوەیە چوار هەتیوەکە دوانیان نەخۆشن قڕ بەسەری کراوە کرێچیە خاوەن ماڵ دەریەکە داوای پارەی لێکە ئەم حکومەتە زاڵمە فاسدەش 150,000ەکەی بسوەشت مانگە بڕیوە ئەڵێ نانی ماڵانیش نییە بیکەم قەینا مناڵەکان جێڵم چیان بەسەریە با بەسەریان بێت ئەمانە هی ئەوەن لە دادگایەکی عادیلانە محکەمەیان کەی نەک ئەوەی بێن ئەر ڕۆژە درۆ دە لە سێم ئەم خەڵکە بکەن کاکە و خەڵکانەیە بینی ڕۆژی 1000 جار هەست بە مردنەکەی بڕۆ شەلل دەماغ ببینە بزانە چیان بەسەر هاتووە بڕۆ کەم ئەندام ببینە بڕۆ ئەو ئافرەتە هەتی و بارانە ببینە کاکەم ئەم کۆمەلگان لێبووتەوە لێبووتەوە ئەم کۆمەلگان داڕزان بڕۆ بازار بزانە خەڵک چیڵێ ئەمانە ئەخلاقی حکومڕانیان بەڵام خەڵک ئەخلاقی ڕازینی بەم دۆخەوە نە خەڵک ڕازی نییە بەس خەڵک قەبەیەکی قیادەیکە خۆ خەڵک بانی لە ماڵ ناسێ بڕۆ ئەمانە بڕوخێنێ و تەفروت و نای عەرزیان کە دەبێت چی قیادە ئەبێ ئەم حیزبانە قیادەیان کەن کە بێدەنگیان هەڵبژاردووە هەموو ساڵێ 30,000 دەرچووی کولیە تەواوەکە هیچیش نییە بیکە کاکەم بڕۆ قەزا و ناحیەکان ئەڵەن کاکە جاران ئێمە قەینا کولیەمان تاو کرد تەعینات نییە جاران مەسەن قوتابخانە دروستێکرا خەڵک خانوویە کرد کورە بۆیاخێکە کرێکاریە بوو کرێکاریەکەش نەما هەمووی کولیەی تەواو کردووە فێری جگەرە و مەشروب و چی بووە خەڵکیان داماو کردووەمانە باشە زۆر باشە بە سەبارەت بۆی کەیەوە پێشتر زۆر باسان دەکرد کە پارە براوەتە دەرەوە پارەی نەوت و هەتا حیزب بۆ ئەوانە پاران لە دەرەوە هەیە بەڵام کێ دەڵێن پاریان بۆ ڕۆژی ئێستا هەڵ نەگرتووە بۆ ئێوەنیاڵێن ڕیفراندۆمەکە بە کۆمپانیەکانەکەن تۆ پارەی ڕیفراندۆمیان نییە پارەی عملیەکەیان نییە عملیەکە ئەو پارەی سەح لێدانەکەیان نییە پێ دوایان نییانیان هەر ئەوە نییەڵێن نیمانە و خۆمان پێیەکەی لە کۆمپانیەکان بردوتە دەرەوە ئەوەی بردیان دەرەوە بە مڵکی خۆیان ێزان نایدەنە خەڵکۆ بم ئەوان کورە کاکەوان پێیان و ئەم چارەکە موچەی دەنە خەڵک خێرەکەن ئەینا نییە وان و نەوتەی ژێر عەرزی ئەوانە ئەو داهاتی گومرگانەی ئەوانە ئەو کەمەی دەنە خەڵک بە خێر ێزانن خێر ێزان بەڵێ بە خێر ێزانن کاکە تۆ سەیری گەشتەکانیان کە کەسنە دەرۆبزان لەکوێ ئەمێننەوە چی سەرفەکەن چۆن نەخۆن چیەکەن لەگەڵ کام کۆمپانیا شەریکن لەگەڵ کام حزبی ئەوروپیا مەشروعیا و بەشیانەیە ئێمە دەیان جاوتمان سەدان بەڵگەناممان لە بەردەسایە کە ئەمانە پارەیان بردووە دەرەوە بەڵام چی هات بڵێ کوا بەڵام مەسەلەن پێ ناچێن پارانە بەکار بێنرێت بۆ بۆ نمونە بۆ مەسەلی سەربەخۆ نەوەڵڵا من دڵنیام خەڵک بمرێ لە برس ئامانە ئامادەنین دەستکەنە گیرفانی خۆیانە لەبەرەوە ئێ نازین یعنی ئێمە ئەگەر ئەوەنە دەبەنگ بین 27 ساڵە ئەمانەیە بینین کە چۆن ئەژین و چۆن حکمی خەڵکەکەن نیان ناسین زۆر باشیان ناسین زۆر باشە بەڵام پارەکە ئەگەر بەکار بێنرێتەوە زۆرە بۆ ئەوەی کە براوەتەوە دەرەوە ئەو پارەی براوەتە دەرەوە بەکار بێنرێتەوە ژیانی خەڵک زۆر بە باشیە گۆڕێ لە کوردستان چەندە بڕەکەیەوە هەر ئێمە لە یەک دیکۆمنتیا 11 ملیار دۆلارمان لە ڕێگەی 5 یاریمی کوردستان و براوەتە دەرەوە دیار نییە لە کێوە بۆ کێچووە بەڵام ئەمە کە دیار نییە لە کێوە بۆ کێچووە دیارێنی وانێ ئەمە مؤسسەیەک هەبێ وەکو ئەوەی پانەما تحقیقکە شتی گەورە دروستە بێ کاکە ممتەلەکاتی دنیایان کڕیوە لە دەرەوە دوورگەیان کڕیوە ڤێلایان کڕیوە بەڵامکیان ئەو بەڵگانەیەوە ڕەنگە دروست نەبوون بەڵگەکان زۆر دروستە بەڵام کاک حەکیم من مەسەن 300 شقەمەیە بە ناوی تۆیە بە ناوی منەوە نییە بەڵام تۆ هیچ نیت میان من عەفو یا هیچ نیت مەبەست وێ ممتەلەکاتە نیە مڵک و ماڵە نییە ئەمە هی منە بەڵام فەرمونون لە مەحکەما بیسەلمێنم کامەی تۆ نییە هی منە وانە قورسە دوایەوە پاکی شەبێتەوەی تر لەوەکانی تریش نا ئەمە بە پەرلەمانی ساغ ناکرێت و ئێمە زین پارە براواتە دەرەوە ئەزانین ئەمە مستەمسەکاتیشە ئەمە زانین هی ئەم خەڵکەشە ئەزانین ئەم بەرپرسانە بەڵام لە ڕووی قانونیەوە ئەبێ مؤسسەیەک بێت تحقیقکە بزانێ ئەمە چۆنە و نییە کێر لێرە کوا مؤسسە ئەبێت لەسەر ئاستی دەوریا ئیشی بۆ بکەیت و هەوڵیشمان داوایش کرد ئیشی لەسەرەکەن لە چ ڕێگەیەکەوە بوون لە ئاستی دەولیا مؤسسات زۆرە بەڵام بەم دۆخی ئێستا تەسەور ناکەم بگامە بەڵ زۆر باشە کاتمان کەم ماوە سەبارەت بە مەسەلەی دەمەوێت کشت لەسەر مەسەلەی ئەوەی کە بەرەو ڕیفراندۆم بڕۆین ژیانی خەڵک باشتر بکرێت موچیان پێ دوایە دەستکاری بکرێت ئەگەر انتخابات بکرێت بۆ هەڵخەڵەتانی خەڵک گۆڕانکاریە لە موچاکەن بۆ خەڵتانی خەڵک دوای انتخاباتکەوە خۆی لێەکەنەوە خەڵکی پێ بخەڵەتێن و دەنگیان پێ بداتێ ئەوانە بەڵام هیچ نێتێکیان نییە بۆ ئەوەی لە ئێستادا موچە و ژیانی خەڵک باشکە باشە بەس ئەو پێ ئەو مەتەڵەکەی وەڵام دەرێتەوەی کەمە گوێمان لە بەرپرسان دەبێت کە دەڵێن بڕیاریانداوە دەستکاری بکەن بەڵام نەکاتەکەی دیارە نەبڕەکەی ئەمانە گاڵتە بە خەڵکەکەن بەداخەوە کە $95 بوو مەعاشیان کرد بە چارەکێ
وتیان نرخی نەوت بەرز بوویەوە موچە چاکەی نرخی نەوت ێستا $50 واتە لەس دوو هێندە زیادی کردوانی بۆ چاکی ناکەن ئێستا هەموو مانگە بای $840 میلیۆن نەوتە فرۆشێ بە $10 کەمتریش لە ساری برێت باشە خۆیانیان $700,000 بەرمیل دەفرۆشین وانە؟ 700,000 کەڕەتی $40 کە کەڕەتی 30 ڕۆژی کە بزانە چەنەکە کەڕەتیکە بەشی موچەی سیستەمە کۆنە کەشەکە بە زیادەوە نایدەن پێیان وایە ئەوەشی ئەیدەن زیادە بەڵام ئەگەر پێم وایە هەڵبژاردن بکرێت دوو مانگ پێش هەڵبژاردن شتێم معاشی خەڵک زیادەکەن بۆی خەڵک دەنگیان پێ بدات دوای هەڵبژاردن وەک خۆی لێکەن باشە بەس ئێستا ئەوەی کە بەڕێستان ڕەن ئابوووریەکی لاوازمان هەیە لە هەرێمی کوردستان ئابووریمان هەر نییە تا لاواز باش ئەوەی کێ بەڵام ئەو پارەی کە هەیە لە ڕوانگەیەوە کە لای حکومت نییە یاخۆتەر حیزبیش لێرە هەر هەژارە خۆی حیزب مەسەن یەکێتی وەریگرت من ئاگام لە ڕێخستنەکانیانە ئاگام لە مەڵبەند کۆمیتە و کات وەسعیان خراپە ئەوانیش بەڵام چەند مەسئولێ لە یەکێتیا دەوڵەمەندن بەڵێ دەوڵەمەندن ممتەلەکاتیان هەیە لە دەرەوە بەڵێ هەیەیانە لە دەرەوە پارەی ئەم وڵاتەیان بردووە بەڵێ بردوویانە بەڵام حزب نا بەڵام پارتی وەزعیکی درەکەمێ پارتی لەگەڵەوەی خۆی خوا کەمێکیش کەمێ زۆر ئاگای لە کادرەکانیەتی بەڵام حزب زۆر دەوڵەمەندە لە کوردستان نمونەیەوە بەڵێ دەوڵەمەندترین کەسەکانی ئەم وڵاتە سیاسیەکان و گەورەترین کۆمپانیا دەوڵەمەندەکان کۆمپانیا حزبەکان ئەی لە دنیادا نمونەی حیزبیەوە دەوڵەمەند هەیە پێ دوێ ئەگەر حەزب کاکین بە مەشروع بە منافەسە بە کێبڕکێ ئینکە نەخێر ئەگەر لێکی بدەیت تۆ مقارنەکە وایە ئەگەر هەرێمێکی فەقیر و دەوڵەتێکی فەقیر بە بەراورد بە حزبەکانی هیچ حزبێک وەکو پارتی و یەکێتی ئەگەر بەراوردی کەی لەگەڵ فەقیری هەرێمەکە شتیوا لە دنیانی بەڵ دو پرسیارم سەبارەت بە پەرلەمانە پێتان وایە پەرلەمان کارا بکرێتەوە و سەبارەت بۆش ئێوە زۆر تەکید دەکەنەوە ئەگەر پەرلەمان کارە چی لە ژیانی خەڵک دەگۆڕی زۆر بە کورتوبێت لە ڕووی ئابووریەوە پەرلەمان گرنگە ئەگەر پەرلەمان گرنگ نەبووە دایان نەخست پەرلەمان گرنگە ئەگەر کاریگەر و مؤسسیر نەبووە دایان نەخست پەرلەمان کارا و ئەکتیڤ بووایەوە جاران و پەرلەمانی کارا ئێمە لەم هەموو عەقدە ناشەفافە و برسکردنی خەڵک و نەبوونی موچە بەدەنگ ئاهاتین ئەو کاتەی پەرلەمان هەموو چارەکە موچە نەبوو و بەردەوام وەزیر بانکرا بۆ پەرلەمان بەڵێ وەزیر بانکرا بۆ پەرلەمان نزیکەی 800 پرسیار نێرداوە سەدان دۆسێمان دا بە مەحکەمە خۆێمەرەوە نەمان پێکرێت سوپامان نییە بڕۆین بیان گرین و زیندانیان کەین بەڵام بە احترافی خۆیان بڕۆن لە جێگری سەرۆکی سکرتێری پەرلەمان و سەرۆکوانە پرسمتیان کاکە دەستیان ناوە بە بینە قاقەمان ئەم پەرلەمان سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران پێیان وا بوو ئیتر ئەوە نەسەختەکەین پرسیار و ئەم پارەکوا و ئەو عەقدەکوا و چیتان کردو ئەوانە پەرلەمانێکی فعالە بووە ئەوە بەڵام ئەمەی کە ئەیڵێن ئەمە کاراکردنەوەی پەرلەمان نییە ئەمە کوشتنی پەرلەمانە چۆن ئەمە شانۆگەریەکەم طبعاً ئەم شانۆگەری لا ئێمە مەرفوزە نیە لە ئەمە مەرفوزە سەرۆکی پەرلەمان بێت ئیستیقالە بکە دو ئەوە دەستەی سەرۆکاتی پەرلەمان دوو کەسی بێدەنگ بن کە ئەگەر دوو کەسی ئەکتیڤن گۆڕانکاریەک کرد لە بەرەوەی پرسیارە نێنشتنێن وەکو پێش و دوو کەسی بێدەنگ بن ئیتر نە کەیسی پەرلەمانە برێ نە بەرپرسیەتە پەرلەمان پەرلەمانێکی بێدەنگ دروستەکەن بۆ ئەوەی سەرۆکی هەرێم ویلایەتەکەی درێژکاتەوە ئەم حکومەتە فاسیدە بەردەوام بێت و هیچ لە مۆزاکاتنەوە بەس ئەوەی کە ئێستا و سیناروی کوشتنی پەرلەمانە بەڵێ ئەمە سیناروی کوشتنی پەرلەمانە کارەکردنەوەی پەرلەمانی بەڵێ زۆر سوپاس دەکەین بەڕێز حەمەد ساڵح جێگری سەرۆکی لیژنەی دارایی لە پەرلەمانی کوردستان کە لەگەڵمان بووی سوپاس بۆ بینەرانی بەڕێز تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ